دووەمیش پۆستەکانیش بەڵێم خاڵی دانانی وەزیرەکانیش زۆر جار ئێمە لەسەر وەزیرێک تا مریشکە ڕەشە بەداخەوە ئەبێ بڕۆین ئەبێ هەر ئەو دەموچاوە بێ هەر ئەو کەسە بێ 5-6 جار مەسئولیەت وەربگرێ عنی وەکوەوەی کە کورد کەسی تری نەبێت تەنها ئەو کەسە بێت دەگەر ئەو کەسە نەبێ نابێت بەداخەوە ئەمانە هەمووی بەڕاستی بەخرا بەسەرمان ناشکاوتەوە خۆزگا ئەوانە بووە ئێمە ئێستا وەفتەکان دانوستانیان بە کارتێکی بەقوەتەوە بچوونایەتە سەرمێژی گفتوگۆ لەسەر مەوزوعی کەرکووک لەسەر مادەی 140 لەسەر ئەو کێشانەی کە ئێستا هەیە کە گەنمی جوتیارانی کوردە سووتێنرێن لەسەر کۆمەڵێ خاڵی ترکە گرنگ بوو کە جێبەجێ بکرایە بەڵام ئێستا ئەوەی کە ئابینێ کە بۆ بە خاڵی سەرەکی مەسەلەی موچە و دانانی وەزیرێکە یا فڵان وەزیردا بدرێ یادانە نرێ ئەو دەموچاوە باشە یا دەموچاوە خراپە زیاتر ئێستا کێشەکە بووە بەوە باشە ینی ئێستا ئێمە لە بری مادەی 140 لەسەر وەزیر گەیاندومانە مریشکە ڕەشە لە بری مادەی 140 لەسەر دەموچاوی دووبارە طبعا خۆ شتەکان خۆ دیارە شتەکان لە ئیعلام باسەکرێ وەفتەکانی کە ئەچنە بەغدا باسیەوە ئەکرێ خۆ ئەمە شتێک نییە بە شاراوایی بێ و خاڵێکی تریش کە زۆر گرنگە کە لەم کاتیا کە کوردیەک بێت بەداخەوە چەند جارێک یعنی ئەم حاڵەتانە ئەبێ بۆ بەغدا داواکرێن کە هەموو هەڵوێستەکان یەک بن بەڵام بە شێوەیەکی تر لە ناوخۆمانە هەڵوێستەکانمان یەک نابێت کە زۆر گرنگە ئەمڕۆ هەڵوێستی کورد یەک هەڵوێست بێ بە یەک بڕیار بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بچنە ئەو کۆبوونەوانەوە دیفاع بکەن لەسەر مەوزوعی موچە لەسەر مەوزوعی پێدانی موچە بە حکومەتی هەرێمی کوردستان لەسەر مەوزوعی نەوە لەسەر مادەی 140 لەسەر ناوچە جێناکۆکەکان ئەبێ ئەمانە خاڵی سەرەکی بێت نەک لەسەر وەزیرێک باشە پێ دوای ئێستا کورد بەگشتی لە پێکەنانی ئەم جارێ حکومەتیش کەرکووک و مادەی 140 بیرچۆتەوە من هیچ شتێکم گوێ نەبوو وەکو خۆم لەسەر مادەی 140 و لەسەر مەوزوعی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە باس بکرێ تەنها ئەوەی کە باسەکرێ ئەمڕۆ لەسەر مەوزوعی ناردنی نەوت و لەسەر مەوزوعی موچە زیاتر باسەکرێ ئەو دوو خاڵەیە کە زیاتر باسەکرێ ئەگەشتی تریش باس کرابێ و کە ئیعلان نەکرابێ من ئاگام لەوە نییە بەڕاستی باشە بەس بۆچی داواکاری کورد مەسەلەن لە مەسلەی خاکەوە کە لە 150 خاکی ئێمە لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە شنگال بڵێن لێنەینەوە لە سەلاحەدین لە دیالە بەڵام ئێمە هاتووینەتە سەرەوەی کە وەزیرێکمان بۆ دابنرێ یاخود موچەی مانگێکمان بۆ بنێدرێ بۆچی ئێمە بەو دۆخە گەیشتین بە بۆچوونی بەڕێزت وڵا بەداخەوە بۆ ناتەبایی کورد دەگەڕێتەوە ئەوە ئەمە پێشەوەی لە 2003 ئێمە حکومەتی هەرێم ئەو کاتە هەر هەبووە قەوارەیەکی خۆمانمان هەبووە نەوانێ بڵم لە ئێستا زۆر وەزعمان باشتر بووبێت دوای ئەوەش کە حکومەتی مرکزی ڕووخا لە دوای 2003ەوە ئەوەی کە بیدیمان حکومەتی هەرێم بەڕاستی بەقووەتەوە چووەوە بەغدا چوون لە بیدایەتەوە لەسەر مەوزوعی مادەی 140 لەسەر دەستور لەسەر دانانی ڕێی جمهور لەسەر دانانی وەزیرەکان پرسمان پێکرا زۆر جار ئەو کێشە مەشاکیلانە کە لە عێراق چارەسەر ناکرا ئەهاتن لە هەرێم چارەسەرەکران بەڵام بەداخەوە ئەو ناتەبایی ناوخۆمان وردە سەبەبی ئەوە بوون کە ئێستا ئەوانش بە چاوێکی تر بە شێوەیەکی تر سەیرمان بکەن ئەگەر ئێمە خۆمان یەک بووینایە بە حیاتی بەم ڕۆژە ناگەشتی